ئەم کاتە و هەموو کاتێکتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی نووسراوەیەک لەلایەن هاوڕێی کەریمی ئەمانی کە بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی نووسیویەتی. بابەتەکە بەم جۆرە دەست پێکە. 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە سەروبەندی نزیک بوونەوە لە 7 مانگی ئاخێزی شۆڕژگەڕانەی ژن ژیان ئازادیدا. ئەمساڵ لە هەلومەرجێکدا بەرەوپیری 8 مارس ڕۆژی جیهانی ژن دەچین کە 44 ساڵ لە دەسەڵاتی دژە ئینسانی ڕژیمی کۆماری ئیسلامی و 6 مانگ لە دەستپێکی ئاخێزی شۆڕژگەڕانەی ژن ژیان ئازادی تێپەڕ دەبێت. ئاخێزێک کە نەتەنیا ئێران بەڵکو دنیای خسووەتە ژێر کاریگەری خۆیەوە. هەر لە سەرەتای بە دەسەڵات گەیشتنی کۆماری ئیسلامیەوە ژنانی ئێران بەردەوام کەوتونەتە بەر لێشاوی تەبلیغاتی بەربڵاو و ئاپارتایدی ڕەگەزی لە ڕادەبەدەر و ئەم بابەتە هەتا ئێستاش بەردەوامە و بووەتە دیاردەیەکی ئاسایی و هەرڕۆژە و هەروەها بە دەستێوەردانی بەدەر لە یاسای کەسانی تۆنداژۆ و سەرڕەوی سەربەسپای پاسداران و ناوەندە ئەمنیەتیەکان دەخاڵەتی بەردەوامی مەرجەعەکانی تەقلید لە کاروباری ژنان لەلایەکەوە گۆڕەپانەکانی بۆ ژنان لەناو کۆمەلگادا هەرچی زیاتر بەرتەس کردوەتەوە و لەلایەکی ترەوە بووەتە هۆکاری بەڕێوەچوونی گەلێک تونند و تیژی و هەڵاواردن لە دژی ئەم توێژە بەرینە لە کۆمەلگادا. یەکێک لە گرنگترین پلانەکانی ڕژیمی دژەژن و تاوانکاری کۆماری ئیسلامی بە درێژایی مێژووی دەسەڵاتی نیگریستی خۆی بریتی بووە لە دوورخستنەوەی ژنان لە کاروباری کۆمەڵایەتی سیاسی و فەرهەنگی و هەروەها بە باوەڕی خۆیان کۆنترۆڵی بزوتنەوەی ژنانی ئازادیخوازی ئێران. بۆ ئەم مەبەستە بەردەوام هەوڵی داوە بە تۆنترکردنەوەی سیاسەتی هەڵاواردن و سەرکۆت ژنان هەرچی زیاتر پەراوێز بخات و لە کونجی ماڵدا ئەسیریان بکات. لە سای ئەم ڕژیمە دژە ئینسانیەدا تۆندوتیژی و سوکایەتی پێکردن بە ژنان لەوانە تۆندوتیژی بنەماڵەیی لێدان و ئەزیەت و ئازاری جنسی ژنان، قەتڵی ناموسی و هاوسەرگیری لە تەمەنی منداڵیدا، خەتەنەکردنی ژنان و چەند هاوسەری، پەرەپێدان بە سیغا، هاوسەرگیری کاتی، هەڵاواردنی ڕەگەزی، بێبەشکردن لە خوێندن، ئاستەنگ دروستکردن لە بەردەم وەرزش و کار و چالاکیە کۆمەڵایەتیەکان، پیا و سالاری، ئەسید پژاندن، دەستدرێژی، بێبەشکردنی دایکان لە مافی سەرپەرستی منداڵان، نەبوونی پیشەی گونجاو لەگەڵ تواناییە جەستەییەکانی ژنان و کچان و هەروەها نەبوونی بەستێن و کەش و هەوایەکی ئەمن و ئارام لە شوێنی کار، نەهێشتنی یاسای پشتگیری لە ژنان و دەیان و سەدان بابەتی تر ڕۆژ بە ڕۆژ پتر پەرە ئێستاندووە. شۆڕشی ساڵی 1357 هەتاوی ژنانی لە ئاستێکی بەریندا هێنایە مەیدانی خەبات و تێکۆشان. ئەگەر چی ئەو شۆڕشە لەلایەن کۆنەپەرستی ئیسلامیەوە بەلا ڕێدابرا و شکستی هێنا، بەڵام لەگەڵ خۆیدا خۆڕاگری و بەرخودانی ژنانی لە بەرامبەر کۆنەپەرستی مەسەبیدا بە دیاری هێنا و هەر لە یەکم کۆبوونەوەی ناڕزایەتی 8 مارسی 57 لە دژی بڕیاری هەڵوەشاندنەوەی یاسای پشتگیری لە بنەماڵە و هەروەها سەپاندنی حیجابی زۆرە ملێ لەلایەن خومینیەوە دەسەڵاتدارانی ئەم نیزامە کۆنەپەرستەیان لە گەیشتن بە ئامانجە دژەژن و دزێوەکانی ناکام کرد بە جۆرێک کە زیندانی کردن و لە سێدارەدانی بە هەزاران هەڵسوڕاوی سیاسی ژن و سەنگسار و قەساسی سەدان ژنی تر لە ماوەی چەندەی ڕابردوودا توندوتیژی بەردەوامی گەشتی ئێرشاد و پەسەندکردنی هەموو چەشنە یاسا و ڕێسایەکی کۆنەپەرستانە بۆ هەڵاواردن و جیاکردنەوەی ژنان لە سەرجەم بوارە جۆرە و جۆرە کۆمەڵایەتیەکان هاوتەریب لەگەڵ ئەزیەت و ئازاری بەردەوامی ڕەگەزی لە شوێنی کار و سەر شەقام و توندوتیژی فەرەڕەهەندی بنەماڵەی و خەتڵی ناموسی و هیتر هیچ کام لەوانە نەیتوانیە خۆڕاگری ژنان تێک بشکێنێن. ئەوەی کە گڕکانی ڕق و تووڕەیی خەڵک لە پرسی ژنانەوە سەری هەڵداوە و بووە بەهێزی سەرەکی ئاخێزی شۆڕژگەڕانەی 1401 نەک هەر بابەتێکی بەڕێکەوت نەبوو، بەڵکو لە بارودۆخێکی دیاریکرا و سەرچاوە دەگرێت کە جگە لە بوونی هەژاری و گەندەڵی بەربڵاو و ستەم و سەرکوت و نایەکسانی ڕیشە لە ئاڵوگۆڕەکانی ناو کۆمەڵگا بەتایبەت لە ماوەی چەندەیەی ڕابردوودایە. جێگە و پێگە و پەیوەندی لێکەڵپێکرا و دیالکتیکی نێوان پەیوەندیە زاڵ و چەوسێنەرەکان لە بواری بەرهەمهێناندا بەسەر کۆمەڵگا، جیاوازی چینایەتیەکان و هەڵاواردنی ڕەگەزی، ڕەواج پێدان بە پەیوەندیەکی کۆمەڵایەتی ستەمکارانە و هەروەها بیر و بۆچوونێکی دواکەوتوو کە بە شێوازی جۆرا و جۆر پاڵپشت و پارێزەری ئەو بارودۆخەیە لە زومرەی پاڵنەر و هاندەرەکانی ئاخێزی شۆڕژگەڕانەی ژینایە. هەڵسەنگاندن و خوێندنەوەکان لەسەر دروشمی ژن ژیان ئازادی
لاخێزی ژینەدا هەرچێک بێت هیچ لەو ڕاستیە کەم ناکاتەوە کە پرسی ژنان و ڕەنج و هەڵاواردنێک کە بەردەوام لەگەڵی بەرەوڕوون پاڵنەری سەرەکی ئەم ئاخێزەیە. ئەم پرسەش ڕێک لەو پەیوەندیە ئابووری کۆمەڵایەتی سیاسی فەرهەنگیەوە سەرچاوە دەگرێت کە ئەم ڕژیمە بەناژۆخوازە ئیسلامیە بە درێژایی پتر لە 4 دەی ڕابردوو بەسەر کۆمەڵگایدا سەپاندووە. سەرەڕای بربەرەکانەی وەحشیانە و ڕێکخراوی ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی و بەکارهێنانی بەردەوامی توندوتیژی حکوومەتی لە دژی ژنان لەژێر توێکڵی ئەم کۆمەڵگایەدا گەرای نورم و شێوازێکی نوێی جنسیەتی شکلی گرتووە و کۆمەڵگا بەکردەوە لە ناخی خۆیدا بەردەوام شایەتی شکڵپێدانی شێواز و ئەزمونگەلێکی نوێترە لە پەیوەندی لەگەڵ دامەزراوەی بنەماڵە و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان لە نێوان ژن و پیاودا بووە و ئەوەیش بە ئاشکرا ناتەبا بووە لەگەڵ سیاسەتە ئیدۆلۆژیکیەکانی ڕژیم. ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی هیچ کات نەیتوانیوە بە حەز و ویستی خۆی جێگە و شوێن و بارودۆخی ژنان و پیاوان لە کۆمەڵگادا دیاری بکات. کۆمەلگای پێشکەوتن خواز و ڕوو لە ئاڵوگۆڕی ئێران هیچ کات ملکەچی بەرنامە و سیاسەت و بیر و باوەڕی شێوەی تاڵەبانی دەسەڵاتدارانی ئێران نەبووە و ململانەی سیاسی و مەدەنی و شەڕی فەرهەنگی نێوان کۆنەپەرستان، پیاو سالاران، سەرڕە و سەرکوتگەران لە بەریەکەوە و نوێخوازان و داهێنەران و ئازادی خوازان، مافخوازان و یەکسانی خوازانی کۆمەلگا لە بەرەیەکی تر لە ماوەی پتر لە 4 دەی ڕابردوودا بێپسانەوە بەردەوام بووە و ژنانی وشیار و ئازادی خواز بە شێوازی جۆراوجۆر لا ناڕزایەتی و خەباتی خۆیاندا لا ڕیزەکانی پێشەوەی ئەم بەرخودانە فەرهەنگی مەدەنی و سیاسیەدا ڕۆڵی سەرەکیان بینیوە. لەم ڕووەوە دوور لە چاوەڕوانی نەبوو کە ئەم ئاخێزە کۆمەڵایەتیە لەم بارودۆخە سەرچاوەی گرتووە و ژنان و بەتایبەتنەوەی نوێ سەر بەچین و توێژی هەژار و مامناوەندەکانی کۆمەلگا بکات بە هێزی سەرەکی هەڵگیرسان و بەرەو پێشبردنی ئەم شۆڕشە. لە ڕاستیدا قەتڵی حکوومەتی ژینا بوو بە چەخماخەیەک کە کانگای باروتی ڕک و تووڕەیی پەنگ خواردووی جەماوەری تەقاندەوە. ژینا بوو بە هێمای ستەم لەسەر ژن، ستەمێکە ئەمڕۆکە بووەتە پرسێکی جدی لە کۆمەلگای ئێران و تەنانەت لە جیهانیشدا و ناوی ژینا لەگەڵ بارودۆخی نێو کۆمەلگای مرۆڤایەتی و پێویستی مێژووی ڕزگاری ژنان لە ئاستی جیهاندا گرێدراوە. لەلایەکی ترەوە ناوی ژینا بوو بە هێماینەوەی نوێ یان بە واتایەکی تر دەیە هەشتاکان. نەوەیەکی بێئاسۆ، نەوەیەک کە شایەتی گەلێک نایەکسانی و هەڵاواردنی جۆراوجۆر لە ئاستینەتەوەی و نێونەتەوەی و لەلانی کەمی ستانداردەکانی ژیان بێبەشە. نەوەیەک کە هیچ داهاتوێکی ڕوون لە بەردەم خۆیدا بەدین ناکات. هەر بەم هۆکارەیە کە هەوێنی ژنانی ئاخێزی شۆڕژگێڕانەی ژینا زۆرتر پشت ئەستور بە هێزی دەیە هەشتاکانە. جگەل لەوەش ئەو ژینایی کە بە ناڕەوا لە نظامی بەڕێوەبەرایەتی و پەروەردەی وڵاتدا بە مەحسا ناوی دەبردرا خۆی لە خۆیدا هێمای ستەمێکی بە چەند قات زیاتر بە ناوی ستەمی نەتەوایەتیە کە لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە لە دژی نەتەوەکانی دانیشتووی ئێران بەڕێوە دەچێت. لە ڕاستیدا سەرچاوەی سەرەکی ئەم ئاخێزەی ئێستا بریتیە لە پەرەسەندنی هەژاری و بێدەرەتانی سەرکوتی لە ڕادەبەدەر و هەروەها ئەو ستەم و سوکایەتیانەی کە لەلایەن ڕژیمی سەرمایەداری ئیسلامیەوە لە دژی لایەنە جۆراوجۆرەکانی کۆمەلگا و ژنان بە تایبەتی بەکاردەهێنرێت. بۆ زۆربەی هەرە زۆری ستەم دیتوان بە تایبەتنەوەی نوێ ڕەنج و ئازاری ژن ئاوێنەی باڵانوێی گشت ڕەنج و ئازارەکانی کۆمەلگایە. بە واتایەکی تر هەمووان وێنەی خۆیان لەم ڕەنج و ئازارە دیاریکراوەدا بەدی دەکەن. لەسەر ئەم بەستێنە کۆمەڵایەتی سیاسیەیە خەبات لە دژی حیجابی زۆرەملێ کە بەردەوام هێمایەک بووە لە بندەستەی ژن و سوکایەتی بە تەواوی کۆمەلگا بووەتە پرسی ناوەندی ئاخێزی شۆڕژگێڕانەی 1401 هەتاوی. ئەم پێشکەوتنە مێژوویە بەرهەمی خەباتی 44 ساڵەی ژنانە لە دژی حیجابی زۆرەملێ. ئەو حیجابەی کە پتر لە 4 دەیە بووەتە هێمای سەرەکی حکوومەتی فاشیستی ئیسلامی و ئامرازی سەرەکی بەڕێوەبردنی ئاپارتایدی ڕەگەزی لە ناو کۆمەلگا و پێناسەی دەسەڵاتێکی ئاینی سەرڕەو لە ئاستی ناوخۆ و نێونەتەوەیدا. ڕێک لە قۆناغێکدا کە ڕژیم هەوڵی دەدا لە ڕێگەی گەڵاڵە و پلانی کۆنەپەرستانەی جۆراوجۆر ئەڵقەی زەنجیرەکانی ستەم لەسەر ژنان پتەوتر بکە، کۆمەلگا چیتر تەحەموڵی نەکرد و لایەنە لاواز و لەرزۆکەکانی ئیدۆلۆژیکی دەسەڵات دەرکەوت. بربەرەکانی لە دژی حیجابی زۆرەملێ بەکردەوە زەرفیەت و تواناییەکانی خۆی بۆ تێکشکاندنی هێزی ئیدۆلۆژی دەسەڵات و شکڵپێدان بە یەکگرتووی و هاوپشتی نێوان چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگای سەلمان. بەم جۆرە
هەم مەشروعیەتی ئیدۆلۆژیکی سیاسی ڕژیم و هەم تەواوی ئەو یاسا و ڕێسا و پەیوەندی و پێکاتە کۆمەڵایەتیانەی کە لەسەر بنەمای ئیدۆلۆژی ئیسلامی بۆنیاد نرابوو خستە ژێر پرسیار و بەرپرسان و دامەزراوە سەرکوتگەرەکانی ڕژیم بە تەواوی تووشی داماوی و سەرلێشێواوی کرد. پیرۆز بێ 8 مارس ڕۆژی جیهانی ژن سەرکەوێت ئاخێزی شۆڕژگەرانەی ژینە. نووسراوەی کەریم ئەمانی دەی ڕەشەمەی 1401 هەتاوی.